بەناوی خوای بەخشندەی میهرەبان ساڵتان لەبێت بەڕێزان باز لە چارەنووسی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دەکەین. دیارە لە عێراق ئێستا ئامادەکاری دەکرێت بۆی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت بۆ خولی چوارەم، بەڵام تاکو ئێستا وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان دیار نییە. باسی مێژووی ئەنجومەنی پارێزگاکان و چارەنووسیان دەکەین. سەرەتا ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دیارە بەپێی یاسای برێمەر لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە ساڵی 2004 دامەزراوە. هەڵبژاردننی خولی یەکەمی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە 31 2005 بەڕێوە چووە. هەڵبژاردننی خولی دووەم دیارە نەتوانراوە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت لە 34 2014 بەڕێوە چووە. لەو ماوەی یاسایی 5 ساڵە ماوەی یاساییان بەسەرچووە، واتە یەکەم دانیشتنی خولی دووەمی ئەنجومەنی پارێزگاکان لە 24 6 2014 بەڕێوە چووە، واتە لە 2018 لە 24 6 2018 ماوەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەسەرچووە. هەرچەندە پەرلەمانی کوردستان هەمواری یەکەمی یاسای ژمارە 4 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانی کردووە کە دەڵێت لە کارکردن بەردەوام هەتا هەڵبژاردنێکی دیکە، بەڵام ئەم درێژکردنەوەیکی نایاساییە و واتە ئێستا ئەنجومەنی پارێزگاکان لە ڕووی یاساییەوە ماوەکەیان بەسەرچووە تا ئێستاش وادەیەک دیار نییە بۆی کەی هەڵبژاردننی خولی سێمی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت. بینە سەر کورسی ئەنجومەنی پارێزگاکان پارێزگای هەولێر لە 30 کورسی پێکدێ، سلێمانی 32 کورسی، دۆک 28 کورسی، کۆی گشتەکان 90 کورسیە. پارێزگای هەڵەبجەش دیارە بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2015 یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجە دەبووە ئەنجومەنێک پێک بهێنرێ، بەڵام تاکو ئێستا پێک نهاتووە. لە مادەی 2 یاسای ژمارەیەکی ساڵی 2015 ئیدارەی پارێزگای هەڵەبجە بازەوە دەکات. پارێزگای هەڵەبجە ئەنجومەنێکی تایبەت دەبێت، ژمارە ئەندامەکانی لە 25 ئەندام زیاترنەوەی، بەڵام تاکو ئێستا ئەو ئەنجومەنەش پێک نهاتووە. بەڵێ بچینە سەر ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. دیارە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق زیاتر لەوێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زیاتر بەڕێوە چووە. خولی یەکەمی هەڵبژاردن لە 31 2005 بەڕێوە چووە. هەڵبژاردننی خولی دووەم لە 31 2009 بەڕێوە چووە. هەڵبژاردننی خولی سێم لە 24 2013 بەڕێوە چووە. دیارە ئەوانیش هەڵبژاردننی خولی چوارەمیان دواکەوتو ماوەی یاساییەکەیان لە 24 2017 بەسەر چووە و ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە خولی چوارەمی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە 18 12 2023 لە کۆتایی ئەم ساڵ بەڕێوە دەچێت. بەڵێ سەبارەت بە کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان لە ماوەی لەو کاتێک کە ماوەکان بەسەر چووە، دادگای فیدرالی لە 2 6 2021 بڕیارێکی دەرکردووە بازدەوە دەکات بەردەوامی کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان پاش کۆتاییاتینی ماوەی یاسایی خۆیان یاساش کێنیە. لەو کاتەوە ئەنجومەنی پارێزگاکان لە مانگی 2 2021 کارەکانیان هەڵپەسێردراوە و تاوەکو هەڵبژاردننی نوێ لە کۆتایی ئەم ساڵ بەڕێوە دەچێت و دووبارە ئەنجومەنی پارێزگاکان دەست بە کارەکانیان دەکەنەوە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. بەڵام ئەوەی تایبەتە بە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ماوەی 5 ساڵە ماوەی یاساییان بەسەرچووە و تاکو ئێستاش نازانرێکەی هەڵبژاردننی خولی سێمی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەڕێوە دەچێت.